سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر کەناڵە ناوەخۆییەکان دەکەین کە زۆر جار هاوڵاتیان پەیوەندیمان پێوە دەکەن دەڵێن کاکە ئیتر تکایە حدێک بۆ ئەو کەناڵە ناوەخۆییانە دابنێن کە بەشێکیان لە دەرەوەی کەلتوری کوردەواری لە دەرەوەی پێداویستەکانی کۆمەلگا بەرنامە پێشکەش دەکەن دەڵێن بەشی زۆریان مۆڵەتیان نییە بەشی زۆریان کرێکار و کارمەندیان نییە بەشی زۆریان فلتەرێک نییە چاودێری بەرنامە و بەرهەمەکانی ئەو کەناڵانە بکات لە بەرامبەردا خاوەن کەناڵەکان دەڵێن ئێمە هاتوون خزمەتی کۆمەلگا بکەین ئەوەی دەدەین بە بینەران لە کەناڵەکانی دیکەی ئاسمانی دەست ناکەوێ ئێمە خزمەتی کۆمەلگا دەکەین دەبێ حکوومەت هاوکارمان بێ لەگەڵمان بن بزانین خواستی هاوڵاتی و بەرپرسی کەناڵەکانی ناوەخۆ و حکوومەت بە تایبەت وەزارەتی ڕۆشنبیری سەبارەت بە کەناڵەکانی ناوەخۆ چی دەڵێ؟ پێم بڵێ سەبارەت بە کەناڵە ناوەخۆییەکان سەیریان دەکەی ناکەی بوونیان گرنگ سەریان دەکەی چۆنە کەناڵەکان؟ پێشەچی بە خێراتتان دەکەم زۆر سپاسان دەکەم لە چاپێکوتنە کەناڵەکان ئێستاکە لە کوردستان لێرە بێ بەرنامەیە بێ هیچ شتێک نییە کە باتی ئەو کەناڵە کە خزمەتی چەند کەسانێک بکە کە خەڵکی سپادی لێ بکە خوڕپەچی گرتیە بینایەکی گرتێ بە ئیزا چەند کەسێک لە پشتیتی بە کەیفی خۆی میکسەرەکی دانا کاکە کرێکار دەرفەتی کار کادێری ئەلامی دروست دەکەین لەناو ماڵ تەلەڤیزیۆن دادنێن لە ماڵ تەلەڤیزیۆن دادنێن لە شوێنی ناشاو دادنێن یعنی هیچ شتێکی نییە کە ئێستاکە وهابی کە ئیسپادی لێ بکەیت بە کەیفی خۆی تەسەڕفات دەکە بە کەیفی خۆی لەگەڵ زۆری ئەو کەناڵانە نی دەبێ ڕێک بکرێتەوە مەرجیان لۆ دابدرێت چەند کادیری ئەلامی جیازەکانی چییە سیاسەتی چییە بەرنامەکامەرە ئێستا هەر یەک هەر دەستی لە فەیسبووکی پەیجی دادنێ ستان دەکو کامیرەک دەکڕی دەچی مقابلەی و خەرکەی دەکا لە بۆ لایک کۆمنت ینی بێجگە لە کەناڵی ناوەخۆ پەیجەکانیش بۆ پەیجەکان زیاتر پەیجەکان ئەویان وێران کردیە دوای کەناڵەکانشەوە هەلەی گەڕێ بەس درامای تورکی و خیانەت زەوجی ئەوەی دنیای خۆی سوستان ئەمە هەمومان یعنی حاڵەتمان بینی لە کەناڵی خۆمان دیت لە فەیسبووکی لە فەیسبووکی هەتا ئێستاش هەر لە مێشکم دەنەچوو ماشەڵڵا 100 نەفەری لە دەوری ڕاوستایە کە چیان چرخەکان لێ نەستان خۆی نەستێنیدنە ئەنەی نازانم هەرچی ڕاوستایە بەس لە بۆ لایک و کۆمنتی و بەس هەواڵەکەی پێگەرم کەوای دەبی محاسەبە بکرێت هەموو شتێکی بڵاوکردنەوە نییە ئێستا ئەمە نابەرامبەریتونیمە و ئەوها بە خۆدا دەکەم بابە چرخم نیسینە ومەکە بابە ساردمکەوە دەبێت فلتەر هەبی بۆ کەناڵەکان ئێستا ئەگەر کامیرەکان لێ نەبوونە کابرا لەوانە خۆی نستاندا بێت لەبەرەوەی ئێستا تەرجیحیان باشە تۆ کەناڵەکان چۆن دەبینی بە ئەمەوانەی ناوخۆ حەبیتم باشە بەڵام ڕقابە لەسەری حکومەت ڕقابە لەسەر بۆ ئەوە سەرپێچیان کردووە لە نادیک و سەرپێچ فیلمی ئێستا دوبلاجی کوردی زۆر شتی ناشای تێدایە پێدایە یاعی منداری تووشی غەلەت دەکاتن هەتووە چەند گەنج خۆی سووتاندیە کە تو زۆر بێ فلیمانە سووتاندنی گەنجەکان پەیوەندی بە کەناڵە ناوخۆیەکان پەیوەندی هەدیکۆ فلیمە دوبلاج بە غەلەتی دوبلاج دەکرێت ڕقابە نییە پێ ڕقابە نییە ڕقابە نییە تۆ سەیری کەناڵەکان دەکەی کامیان سیر یعنی بۆ نمونە ڕۆشنبیری بی مەسەلەی کەلتوری بی چوزانم چ بیت زۆریان تەماشا دەکەم هات وەکو متابعی زۆریان دەکەم بەس ئەم برادەرە دەڵێ باش نییە خەڵک خۆشتان ئەمنە قەنە مەسەلە سوستان بەلایەک بەڵام مشتیتر هەیە لە گۆڕێ شتەکە چییە هۆکارەکە ئەوەیە ئێستا کە مەسەلا فلیمە شێدن فلیمەکە دەولازی کوردیە تورکیا ئەولایە منداڵی گچکە کەمەنی گچکە تەماشا دەکا یەکی کەش دەکوژ یەکە کەش دەخنچێنی برا هەرستی وا لە برای دەکە برا وەرە فلیمەی دووبارەکەینەوە معنە وەکو برێن یعنی هەموو شتێکیان باش نییە باش نییە ناخراپی زۆر تێدا و باش تەیە بەڵام خراپی زۆر تێدا زۆر بە زۆری لەبەرەوەی زۆر مندار هەیە زۆر مندار هەیە برای خۆی کوشتەوە هەلو لە خاتی فلیمەکەی باشە ئێستا هەندێک شەریکە هەیە تەواوی کەناڵەکانی ناوەخۆ پەخش دەکات من ناوی شەریکەکان ناهێنم ئەو شەریکانە چۆن دەبینی کەمانگانە تۆ تەماشای کەناڵەکانی ناوخۆ ناکەن دەکەم بەسم نازەم عادی چێسە نازام چیان کەناڵ عادی حکومەتیە بۆ تو گرینگە یعنی بزانی چێە سەرچاوەکەی چیە پارەی لە چێ بوو سەر بەچێ پەقش دەکا من هەزی چیە پرۆگرامی چیە
لە پێناوچێ و کەناڵی پەخش دەکا ئیشی چیە ئاەتی جارێ تۆ خوێندنەوە چێ لەسەر کەناڵەکانی ناو کەناڵەکانە من بەستم شە کەناڵ ئاینەکان دەکەم بە زیاتی مامۆستایەکان مەلایەکان کەناڵ لەبەر هەواڵەکانی وارە تەمشا دەکەم تاو. پێم لێ تۆ وەکو هاونیشتمانیەک سەبارەت بە کەناڵەکانی ناوەخۆ پێ دوایە ئەمانە تەندروستن بوونیان زەرورە بەڵێ پێشەشی دەستخۆشتان لێکم بە خێراتنی کەناڵی بیستان لەکەم پێم سەیرە ئەو هەموو کەناڵە زیات لەسەر کەناڵ هەیە یعنی تەقبولی ئەو کۆمەڵگایان ناکات تەماشا دەکەی ئەو هەموو کەناڵە بەبێ سەرپەرشتی هیچ نازانم چێ لە پشتیجان ئەو مۆڵە لە چێ وەردەگرن ینی چێ لە پشت کەناڵانەیە خۆ کەناڵانە کەسی یعنی پێ دوایە بەبێ فلتەردا دەندرێ ئەو کەناڵان طبعا 180 بێ فلتەر دەڕوا هەمووی بەرنامەکانیان پەڵش براوە کەس نازانێت سەر قسە دەکەن بەرنامەش پەروەردەیان نییە بەرنامەشی منداڵانیان نییە نازان ئێستا نازان لە خزمەتی کۆمەلگایان نابینی زۆر بەس خزمەتی هەندێک دەڵێن کاکە ئەگەر بێت ئەو کەناڵانە دابخرێن ئەوە پەیوەندیدارە بە ئازادی کەمکردنەوەی ئازادی ئەگەر کەناڵدا بخرێن نەخێرەوە هیچ لە کەمکردنەوە نیە لە ئازادی بەڵکو یارمەتدەری ئازادیەوە تێگەیشتنتان لەسەر کەناڵەکانی ناوخۆ حقت من خۆم لە ماڵ بە ئۆنلاین ئەوە معلومات لەسەر کەناڵەکان نییە بەڵام بەکاری نایێنی بەکاری نایێنم بەڵام مەفروزە کەناڵەکان بە پێی ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری فلتەری لەسەر بێ هەنێ ئەفلامەیە زیاتر من لە پێ دوایە فلتەری لەسەرە نافلتە لەسەر هیچ کەناڵێک نییە فلتەری تەسەوڕ ناکەی نییە بە تاکید لەبەرەوەی ئەوەی من لە سۆسیال میدیا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەیبینم زۆر گازەندە لە فلیمەکانەکەی هەندێک فلیمە لەگەڵ دابنەریتی کۆمەلگای ئێمە محاسەبەش نییە محاسەبە و لێ تۆ خەڵکێن دەرێ من خۆم خەڵکی هەولێرم باشە تۆ خەڵکێن دەرێ خەڵکی مێرگە سۆرە خەڵکی مێرگە سۆرە من دەمەوێت شتێک لە سەبارەت بە شارەکان قسە بکەم پارێزگاکان قسە بکەم ئێستا هەر کەسێک تەلەڤیزۆنێک دادەنێ لە شارێک بۆ نمونە لە سنووری هەولێر جۆرە کەناڵێک هەیە جۆرە سیاسەتێک هەیە لە دهۆک جۆرە کەناڵێک و جۆرە سیاسەتێک لە سلێمانی جۆرە کەناڵێک و جۆرە سیاسەتێک تەنانەت جێبەجێکردنی بڕیارەکان وەکو من لەگەڵ بەرپرسان لە وەزارەتی ڕۆشنبیری قسەم کردووە ینی بڕیارەکان لە شارێک بۆ شارێک جیاوازی هەیە جێبەجێکردن لە هەولێر نەوەیەکە لە سلێمانی نەوەیەکە لە ناوچەکەی گوت پەخشی کەناڵە ناوخۆیەکان وەردەگرێ وەرناگرێ تۆ چەند بڕوات بە کەناڵە ناوەخۆییەکان بڕام زۆرە بەس دەبی فیلتەریان بۆ دانێن لەبەرەوە لەبەر کەلتورەکەمان هەم دەکرێت تەماشای قەناتی تورکیا دەکەن ینی کەلتوریشمان بگۆ کەلتورشمان گۆڕا بەڕاستی کانال زۆر مهمە لە بۆ فەرهەنگمان بۆچی بۆ بەکارینانی ئاو بەکارینانی کارەبا پەروەردەی پێویست ئێستا ئەوە پەروەردەیەکە کەمترە لە ئاستی ئەوانێت ئەو تومحەکە چاوەڕێکن لە ئاست تومحێمان نییە بەحقەت لە کوردستان کۆمەڵک کۆمپانیا هەن تایبەت بە کەناڵە ناوەخۆییەکان دەتوانین بڵێم لە چەند کۆمپانیاکن بە پەنجەی دەست دەژمێردرێن منافەسەیەکی بەهێسێ لە نێوان ئەو کۆمپانیانە کە تەواوی کەناڵە ناوەخۆییەکان و ئەو کەناڵانەی دەرەوەش کە گرنگ و پڕبایەخن کاگوشار وەستایە لێرە ئیشی کۆپی کەناڵەکان دەکات هەر جارەکە یەکێک پێویستی پێبێ چونکە لەوەش هەندێک جار گرفتەیە کۆمپانیا هەیە کاری باشترە خزمەت گوزاری باشترە هەیە خراپترە زۆر جار هاوڵاتی پارەیەک پێدەدا دەڵێ بۆ 6 مانگ ئەمن بینەری ئەو کەناڵانە دەبم ئی ناوەخۆی دەرەوە بەڵام لە ماوەی 6 مانگ کێشەیەک دروست دەبی وەستای گەورە پێم بڵێ کۆمپانیەکان باش و خراپی تێدایە وڵی بخۆی چار ئەوەی هەیە ئەو بەنسبەت کەنای ناوخۆیەکان عیلاقی بە سەتەلایت نییە باش سەتەلایت بێ کارتمارت بێ ئەوەیە فریە باش بەس ئەو چار شەریکەی هەر کەس و لۆ خۆی سعرێکی لەگە کارتی دانایە و سعریان لەسەر جیازی دانایە لۆخۆی بەبێ موافقی حکوومەت ئەمە نازانین بەس تەوزیع دەکەن لە بازار دەرێن بۆندەیە لە قازانجی هاوڵاتیان ناخێر هاوڵاتی نییە ناخێر هەیەنیتی پارەی دینارش نییە هی کارتی ئەو کارتی قینە نیتی بەڵام پارەکە زۆریان کەمە بەنسبەت کارتەکان هەرزانترە باش ئەمە باسی هەرزانی ناکەین مەبەستم لەوەیە خەڵک کەناڵەکان دەکڕێ لەو سەیری دەکا پارە پێدەدا بۆ بینینی کەناڵەکان بەرێ پێدەدا عیلەیە دەرێم سەتەلایتی ئیش پێ ناکە مەزبورە دەرێت کەنای ناخۆم لەو بکڕە چەند دەدا کەمترین نرخ چەندە بەبێ ناوینانی شەریکە 29
29 ساڵ زیاتری چەندە 35 و 36 36,000 فێڵی تێدایەوە پاش 6 مانگ بوەستی یا زووتر ئەو فێری نییە لەوەی هیچیان فێڵ ناکەن فێر نییە ینی کەوای خزمەت گوزاری هەمویان وەگێکە وەکێکە بەڵکی سعرەکەیان فەرقە ناوە وەزارەتی ڕۆشنبیری ڕێنماییەک دەردەکات سەبارەت بە کەناڵەکانی ناوەخۆی زۆر زارباز دەوە دەکات بەشی زۆریان ئیلتیزامیان بە دانی باج نەکردووە پارە نادەنە حکوومەت دەڵێن دەبێ ئەو کەناڵانەی باجیان نەداوە دەبێت دابخرێن بەشێک لە کەناڵەکان گرفتیان بۆ دروست بووە لێرە ئەوەی کە گرفتیارە گەورە بێت هێشتا مۆڵەت دەرنەهاتووە نووسرا و پێشکەشی وەزارەتی ناوخۆ کراوە کە کاری خۆی بک بەڵام مۆڵەت دواتر بڕیار لەسەر دەرێ ئەو پەخشی خۆی دەکات گرفت لەسەر مۆڵەتە کڕین و فرۆشتێکی زۆر لەسەر مۆڵەتی کەناڵەکانی ناوخۆیی دەکرێت ینی کەسێک پێشتر مۆڵەتی وەرگتووە بە پارەیەکی زۆر مۆڵەتەکەی دەفرۆشی کەسێکی دیکە کەناڵێک دادنێ کڕین و فرۆشتنی مۆڵەت بۆ تەمشکیلە بەڵێ من سوپاسان دەکەم کەەوە ئەو دەرفەتە بە ئێمە دەدەن بۆی قسەی دڵی خۆمان بۆ ئێوە بکەم بۆ کەناڵە جوانە کەشتام بکەم کەوا بیستوارە من ساڵانێکە لە بواری هوەر کار دەکەم خۆشببختانە وەک پێشمەرگە ئاسا بە عشقەوە خزمەت بە وڵات و نیشتمان دەکەم بۆیە بڕیارمان دەکەوە کەناڵێک دامەزرێنی کەناڵێکەوە شایستەی بە خێزان بێت بەڵام تەمەشا دەکەی ئێمە کۆمەڵک کێشەمان هەیە تەمەشا دەکەی کۆمەڵێک ڕاگەیاندن هەیە لە کوردستان کەەوە خۆشە ئازادی هەبی خۆشە سەربەستی هەبێ بەڵام شتێک پەخشکەنکەوە بۆ کۆمەلگا بگونجێت تۆش ڕخنەتەی لە پەخشی بەشێک لە کەناڵ منیش ڕخ نەمێت چکە تەمەشا دەکەی تازە باسی بابەتێکمان کردەوە کارە دۆبلاسکراوەکان بەداخەوە کاریگەرێکی زۆری لەسەر کۆمەلگامان هەیە کەناڵەکەی ئێمە بە شانازیەوە کەوا زیاتر بەیاغ بە بابەتە ناوەکاندا کارە هونەریەکان دەدا تۆکو خاوەن کەناڵێک دەڵێ بە دوواداچوون هەبی چاودێرێکی تون هەبی لەوەی چێ پەخشی باشە چێ خراپ بێگومان سەبارەت بە مۆڵەت بڵێ چۆن ئەو مۆڵەتە وەردەگرن گرفت هەیە لە مەوڵەت گرفت هەیە لە باج گرفتەکتان هەیە لەوەی کە کەسێک ینی حکوومەت ڕێنمایەک لەگەڵ بەرژەوەندی ئێوە نەگونجێ بەڵێ ئێمە تەمەشا دەکەین هەر کەسێکەوە داوای مۆڵەتی کەناڵ بکە سەربەستە ئازادە من تۆ ئەو ئەگەر ئێمە بمانەوە کەناڵێک دامەزرین دەبێت بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیری بڕۆینکەوە زۆر بە شانازی و ئەمە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیری ڕۆشتین بەڵام تەمەشا دەکەی کۆمپانیەکان بە جێرەی میزاجی خۆیان ئەو کەناڵە دادێنن ئەو کەناڵە دانالێن دوو کەناڵی تورکی پارە دەکات مۆڵەتی کەناڵ مۆڵەتی کاتی جارێ دەڵێن چکە هەر کەسێک کەناڵ دانەرێ چاوەڕە دەکات لە ئاژانسی کەناڵەکەی بێتەوە بۆیە ئەویش وەک مافەچ خۆی حەقی هەیە مافی خۆی هەیەکەوە لە کۆمپانیەکان کەناڵیا بێ کەناڵ هەیە بێ ئەوەی کەوا مۆڵەتیشی هەبێ هەتا و کرێستا پەخشی بەردەوام بڵێ کەناڵ هەیە بە بەڵگەوە کەوا مۆڵەتی هەیە مۆڵەتیان تقریبان زۆریشن زۆرەکەی لە چیە لەوانێت دە کەناڵ 5 کەناڵ ئەوە کاریگەری هەیە لەوەی ناخۆشتر کاکە کەناڵ هەیە یعنی مۆڵەتیشی نیە ئەوەیەک دووشەیە پێیجە مۆڵەتی کەناڵ پارە دەکایان نە مۆڵەتی کەناڵ بڵێ بۆ نمونە ئێستاگە سبێنێ کەناڵەکەم بفرۆشمەوە بە ئاسانی لەگەڵ کەسێک ڕێ دەکەم درم کاکە مۆڵەتی کەناڵەکەم بە 50 وەرەقەی دەفرۆشمەوە بە ڕێزەی 30 وەرەقەی دەفرۆشمەوە ئەوە زۆر هەڵەیە چونکە هەر کەسێکەوە کەناڵ دادنێ بە ناوی خۆی دەکرێت لە ئاژانسەوە ئەو کەسە دەی نرخی مۆڵەتی کەناڵ چەند دەکات بۆ نمونە ئێستا 50 وەرەقە 6 وەرەقە ئێستا لەبەرەوەی بارودۆخەکە ناخۆشە خەڵک ئەو پارەیە نییە کەناڵ ئێستا کەناڵ هەیە بە جیهاز و بە ئەشیاوە هەمووی لەوانەیە دەفتەر و نیوەچی بکە کەناڵەیە کەناڵیش هەیە ینی بەداخەوە ئەو کەسێکە کەناڵی هەیە باگراوەندێکی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی هەیە وەستای کاشیە کەناڵی هەیە مامۆستای ئاینیە کەناڵی هەیە هەتانبی بەڵام دەبێت ئەتو باگراوەندێکی ڕۆشنبیری تەبێت تاکسیڤەر ئێوە وەکو میدیاکارێک هەمیش تا ڕادەیەکی زۆر ئاگاداری بڕیارەکانی وەزارەتی ڕۆشنبیرین کاری کەناڵەکانی ناوەخۆ پێم بڵێ ڕای تۆ چییە وەکو میدیاکارێک سەبارەت بە زۆری و بۆری کەناڵەکانی ناوەخۆ زۆر بە خێرایی لە ساڵی 92 لە پەرلەمانی کوردستان لە کوردستان لە دوای ڕاپەڕین بڕیار درا کەوا لە کوردستاندا ڕەقیب نییە واتە سانسۆر نییە تەنیا چاودێر هەیە ئەمە کاری پێکرا هەتا ساڵی 2014 لە 2014 ڕێنمایی دەرچوو پێش ئەو ڕێنمایی هەبوو بەڵام ڕێنمایەکان بەو ڕادەیە نەبوون ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 تهدیدی کۆمەڵێک شتی کردیا کەوا ئەگەر ڕاستە پڕ بە پیستی خۆی نیە بەڵام هەر هیچ نەوێ ئەگەر ئەو ڕێنمایانە جێبەجێ بکرێ من پێم وایە 185 بۆ 90 ئەم حاڵەتێک کە ئێستا هەیە لە کوردستان ڕێک دەخرێ
و کاری باشی بۆ دەکرێت و ماوەیەکی زۆر کار لەسەر ئەوە کرا بەڵام دوایی کەوای لەگەڵ زۆر بۆریەکەی نیتۆ نەک لەگەڵ زۆر بۆری من لەگەڵ ڕێخستنم بۆ ئێمە ئەگەر ئێستا ئەگەر زۆریش بین جارێ پرسیارێک دێتم ئاراوە چیمان پێشکەشەکەنم کەناڵانە لە فکر لە زەوق لە هوەر لە دروستکردنی ژەرغانی کۆمەڵایەتی ئابووری تا دوایی چیمان پێشکەشەکەن ئەبێ ئەم پرسیارە ئێمە وەڵامی بدەینەوە ئەگەر هاتوو ژمارەکە لەو ڕادێ بوو کە پێویست بێ بۆ ڕاستکردنەوەی زۆر بابەتی ناو ئەم کۆمەلگایە سەرسەر و سەرچاو با هەبێ بەڵام بە ڕێخستن ئەم ڕێخستنەش لە ڕێنمایەکان ڕێکاری تایبەتی خۆی هەیە و دەبێت کاری پێ بکرێ زۆر زەڕۆرە کاری پێ بکرێ چونکە ئەوەی ئێستا کە هەیە من پێم وایە نامێ هەندێک زاراوە بەکبێنم بەڵام ئەو زۆر بۆری خراپە باشە بەڵام ئەوان دەڵێن ئەگەر بە پەنجەی دەست بژمێرین چەند کەناڵێک هەیە لە کوردستان بە پەنجەی دەشمێرێن و ناتوانن ویستی خەڵک ویستی بینەری کوردستان تێر بکەن دەڵێن ئەوە هەم دەرفەتی کار دروست دەکات کادێری باشی ڕاگەیان کار دروست دەکات و هەمیش خواستی بینەر لە کوردستان تێر دەکات کاک کامەران کەناڵ هەیە کەس هەیە 5 کەناڵی هەیە 2 کارمەند بەڕێوەی دەبا کام دەرفەتی کار ئەمە یەک 2 ئێمە نووسینگەی کەناڵی جیهانیمان هەیە عەرەبی عێراقی جیهانی بەلای کەمی 150 ئەو کارمەندانی ئەوێ دەبێت کورد بن میدیاکاری خۆمان بن کورد بن کاری پێ نەکراوە ئەسڵەن دەستگا هەیە خەڵک هەیە لێرە تەنیا لۆگۆیەکی هەیە کە ڕاپۆرت جێوەجێیەکە دژی کوردستانە بەڵام متابعە نیە کەس ناڕۆیە نەخێر متابعە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و من تهدیدی ڕێک جیهەتەکەت بۆ ناکەم بەڵام من پێ دەڵێ متابعە چکە لە ڕێنمایەکە تهدید کرایە ئەمە کاری کێیە باشە چ بێزارت دەکات لە زۆری بۆری ئەو کەناڵانە بێئینتیمایی ئەم کەناڵانە بۆ ئەم کۆمەڵگایە بۆ ئەم میلەتە ئەو بێئینتیمایە ئەو تێنەگەیشتنە کۆمەڵگا بەرەو بەلاڕێدا ئێمە بێگومان وەکو ئەوەی کە ئێستا ئەی بینین ئەی ئەمەی ڕوئەدا ئەمەی گوزەر دەکە ئەمە چییە؟ ئەی ئەمە بەلا ڕێدابردن نییە ئەمە بەڕاستی هەڵوەستەی گەرەکە ئێمە ئەگەر میدیا ڕێک نەخین هیچی تر ڕێک ناکەوێ هیچی تر ڕێک ناخرێ ئەمە لەلایەک لایەتر مودیلە تازە دروست بۆمان لە فەیسبوک لە سۆشیال میدیا مایچێک لۆگۆیەک دروست دەکەم بە کەیفی خۆم بە ناو شارەکانەکەوم و بەبێ ئەوەی کەس متابعەم بکە ئەمە بە ئازادی دانانەی تۆ نەخێر ئازادی نییە لە نێو هەرێمی کوردستان زیاتر لە 140 کەناڵی تەلەڤیزیۆنی زیاتر لە 200 ڕادیۆ هەن کە ڕۆژانە پەخشەکانی خۆیان لە شار و شارۆچکەکانی کوردستان بڵاو دەکەنەوە بەشی زۆر لەو کەناڵانە مەوڵەتیان پێدراوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێکیشیان تاوەکو ئێستا بەبێ مەوڵەت کار دەکەن وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی گواستنەوە گەاندن وەزارەتی ناوخۆ هەمە هەنگن لە پێدانی مۆڵەتەکان ئێستا باز لەوە دەکرێت کار گەیشتۆتە ڕادەیەک مۆڵەتی تەلەڤیزۆن لە 30 وەرەقە $3,000 تا $6,000 کڕین و فرۆشتنی پێدەکرێت ئەو هەموو بەربڵاویەیە بابزانی ڕای وەزارەتی ڕۆشنبیری چییە؟ چ جۆرە سیاسەتێکیان هەیە؟ ئەرێ بەڕاست هەرێمی کوردستان کە زیاتر لە 6 ملیۆن کەسە پێویستی بەو هەموو کەناڵ و تەلەڤیزۆن و ڕادیۆ و پەخشە جۆر بە جۆرانە هەیە یا خودنە کاک شێروان دەمێت سەرەتا ڕای ئێوە بزانم وەکو لایەنی پەیوەندیدار ئێوە لەگەڵ ئەوەن ئەو هەموو کەناڵە تەلەڤیزیۆنی و ڕادیۆیە هەبێت لە نێو هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەمە خۆ دەزانێت سیستەمێکمان هەیە بۆ ڕێپێدان و بۆ مۆڵەتدان لە ئێستادا بەهۆی ئەوەی کە ئێمە ڕێنماییەکمان هەیە پێی دەڵێن ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 کە تایبەتە بە مۆڵەتدان و ڕێخستنی بواری فریکوێنسی سپێس لە هەرێمی کوردستان خەریکین هەندێک بڕگەکانی هەموار بکەینەوە و بەهۆی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیایە ڕەنگە هەندێک ئیزافاتیشی پێویست بێتن لە ئێستادا ئەمە بەهۆی ئەوەی کە لەگەڵ جیهەتی معنی وەزارەتی بەتایبەت وەزارەتی گواستنەوە گەیاندن و وەزارەتی ناوخۆش لە دەردەشە و لە کۆبنەوە داین بۆی ئەوەی کە پێویستە جێگای بکەینەوە لەو ڕێنماییە
لەبەرەوە بە شێوەیەکی کاتی ڕامانگرتووە بەڵام ماوەیەکی کەم ئەم ڕێنماییە تەواو بێتن بە تاکید بە شێوەیەکی تازە و بە پێی سیستەمێکی تازە کاری مۆڵەت دەست پێ دەکاتەوە. کەوایە ئەوەی من تێبگەم لەگەڵ ئەو زۆری و بۆریە نین دەتانەوەی ڕێخستنەوەیکی گشتی بۆ بە دڵنیایی ئێمەش پێمان وایە زۆری و بۆری هەیە و لە ڕێخستنەوەدا ڕەنگە مەرجی تونند و تۆڵتە دادەنێنەوە بە تایبەتی بە ئەو کەسانێک کە داوای مۆڵەت دەکەن دەبێت باگراوندێکی ئیعلامی باشیان هەبێتن بەوەی ئەو کەسە شایستە بێ بتوانێت کەناڵێکی ڕاگەاندن بەڕێوەبات. باشە شەرت و مەرجەکان وەکو دەبیندرێت وەک پێویست نییە کاشیڕان ئەگەر من بە سەرەحەت قسە لەگەڵ بکەم بەشێکی زۆر لەوانەیە کە کاری تیڤی دەکەن کەناڵ دادەنێن ینی تەنانەت جێبیست بوومە کابانی ماڵ بووە بیری لەوە کردوتەوە بزنسێک بکە لە ڕووی کەناڵی ناوەخۆ قازانج بکە. کەناڵی تیڤی وەک پرۆژە پێویستە عەلەل ئەقەل چەند ڕاگەیەنکارێکی کە دەرفەتی کار بۆ خەڵکێک بدۆزێتەوە. بیرتان لەوە کردوتەوە ئیتر سانسۆردا بندرێت؟ ئەمە بەتاکی سانسۆر نا وەکو سانسۆر نا بەڵام وەکو فلتەر ناکرێت هەر کەسێک ینی بیر لە قازانج بکاتەوە یان بیر لە کەسابەتێک بکاتەوە ئەمە کاری بازار و بزنس نییە ینی کاری ڕاگەیەنکاری ئەم کارێکی ئینسانیە و پیشەیشە ئەو کەسێک کە دێ بۆ ئەو بوارە بەڕاستی دەبێت شارەزا بێ مەسەلەن بۆ نمونە کەسێک ئەگەر نەیخوێن بێ و شەهادەی نەبێت دەتوانێت بچێت سەدێل یەکدابنێ بە تاکید ناتوانێت بۆیە لەمە دووە ئەو کەسێک کە داوای کەناڵ ڕاگەیاندنیش دەکاتن دەبێت کەسێک بێ کە لانی کەم لە ڕووی ئەکادمیەوە شەهادەیەکی بواری ئیعلامی هەبێ یان کەسێک بێت چەند ساڵێک لە دەستگایەکی ئیعلامی کاری کردبێ ناسرااو بێ باگراوندێکی سەقافی هەبێتن ئینجا ئێمە مۆڵەتی پێ دەدەین. باشە زۆر جار جێبیستی ئەوە دەبم دەگوترێت ینی کەناڵەکان ئەوەندە ئازادن دەسەڵاتی وەزارەتی ڕۆشنبیری نییە لەوەی ئەگەر هەر کەناڵێک سەرپێچێک بکە کەناڵەکە دابخاتن ئەمە تا چەند ڕاستە؟ ئێمە بەپێی ئەمە بەهۆی ئەوەی یاسایەکمان نییە یاسایەکی تونند و تۆڵمان نییە وەزارەتی ڕۆشنبیری دەستی پێوەگری و کاری پێ بکاتن ئەوەش لەبەرەوەی کە بابەتی ئاسمان و تەڕەدود بەپێی دەستوری عراقی حەسر کراوە بۆ حکوومەتی مەرکەزی و لەوێ یاسای بۆ دەرچووانە و ئەمە لێرە کار بە یاسای عراقی ناکەین و لە پەرلەمانی خۆشمان نەمانتوانێت یاسایی دەربکەین لەبەرەوە لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی وەزیران و بە هاوکاری و ئاگداری لژنەی ڕۆشنبیری پەرلەمان کاتی خۆی ئەو ڕێنماییە دەرچووە کە ئێستا پێدەنەوە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 تەبعاً بە هاوکاری لەگەڵ وەزارەتی گواستنەوە و گەیاندن و ئەو جیهەتانێک کە معنینە بۆ ئەو بوارە ئەم ڕێنمایە دەرچووە و لە مەجلیسی شۆرە سیاغی قانونی بۆ کراوە و هێزی قانونی وەرگتووە بەڵام وەکو باسم کرد ئێمە لە ئێستادا خەریکین ینی هەندێک لە بڕگەکانی هەمار بکەین و هەندێک ئیزافاتی بخینە سەرێ چونکە بەدڵنیایی ئێمەش پێمان وا بووە ڕەنگە هەندێک خاڵ و بڕگەی هەیە کەم و کورتی تێدا بووە بۆی لەداهاتوو چارەسەری بکەین. باش ئێستا قسە لەسەر کڕین و فرۆشتنی مۆڵەتی کەناڵەکان دەکرێت یەکێک لە خاوەن کەناڵەکان دەڵێ لە 30 وەرەقە تا 60 وەرەقە دەڕوە ئاگاداری ئەم پرسە من نازانم کڕین و فرۆشتنی پێ دەکرێت بەڵام ئەگەر بابرین کەناڵێک داوای گۆڕینی خاوەندارێتەکەی بکاتن ئێمە مەرجمان هەیە بۆ گۆڕینی خاوەندارەتی لە ڕابردوو ڕەنگە ئەوە بە شێوەیەکی ئاسایی هاتیە تێپەڕیە بەڵام کاتێک کەناڵێک لە خاوەنەکەی دەگۆڕێت بۆ کەسێکی تر هەمان ئەو مەرجانەی لە سەتەبلیغ دەکەین کە کەسێک داوای مۆڵەت دەکات. بەشی زۆر لە هاوڵاتیان لەگەڵبوونی کەناڵی ناوەخۆن دەڵێن با کەناڵی ناوەخۆیی هەبێ بەڵام پێویستە فلتەر هەبێ چاودێر هەبێ ڕقابە هەبێ هەر بەرهەم و بەرنمەیەک و درامایە کە دادەبەزێت پێویستە لەگەڵ کۆمەڵگەی ئێمە بگونجێت پێویستە کللتوری کوردەواری خۆمان پارێزگاری لێ بکرێت هاوشێوەی ئەو نەتەوە و میلەتانەی دنیا کە پارێزگاری لە کەلتوری خۆیان دەکەن. وەزارەتی ڕۆشنبیری دەڵێت ڕاستە هەندێک جار کەناڵەکان سەرپێچی دەکەن هەر دوێنێ پێرێ سەرپێچی هەبووە خەڵکێک شتێکی گواستۆتەوە سووتانی کەسێک کە زۆرینەی خەڵک لە ڕووی دەرونیەوە نیگەران بوونە دەڵێن پرۆژەمان هەیە بە هەمانگی لەگەڵ وەزارەتەکانی دیکە ئیتر بۆ لە مەودۆ وا دەکەین مەوڵەتەکان زەحمەتتر بن فلتەرەکان زیاتر ببن ئێمەش چاودێریان دەکەین و لە چێ کێشە هەبێت کێشەکان بۆ ڕای گشتی دەخەینە ڕوو تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێن.